هاتوو هێلێن. هێلێنی بەڕێز، ئەمڕۆ کام یەک لە خودایان سەرنجی ئەم کۆشکەی داوەکە ئێرەت بە هاتنی خۆت ڕازاندووەتەوە. دەی لێرەدا چی دەکەی؟ سپاس دەکەم ئاتەنا، ئێوە هەموو کات محەبەتتان بم بووە. خۆت دەزانی کە ئەم ڕۆژانە هەموو خەریکن، ئێمەش خەریکین خۆمان بۆ هاتنی ئەمپراتور ئامادە دەکەین. دیۆکلێتیان دەڵێ کە خێزانی ئەمپراتور ژنێکی بەدەسەڵاتە و قسەی لە لای ئەمپراتور بەرەوی زۆری هەیە، دەبێ بە چاکی خۆمان لە ئەو نزیک بکەینەوە. دڵنیام کە تۆ دەتوانی. من ئاکاری خێزانی ئەمپراتور دەناسم، ئەو ژنێکی دەسەڵات خواز و بەفیزە. چەندە قینمە لەم چەشنە ژنانە، کەس ناتوانێت لێیان نزیک بێتەوە. دەتوانی لەبەر نزیک بیتەوە، بەڵام لەوانە ناتوانی. بەداخەوە کە ژنی ئەمپراتورە. بەڵام تۆ دەسەڵاتی باشت بەسەر بابمدا هەیە. هۆش و زیرەکی تۆ شوێنی لەسەر بابم داناوە. زۆر جار دیومە کە لەبەر تۆ کارێکی کردووە یا لە کارێ خۆی بواردووە. بێگومان دەتوانی لە خێزانی ئیمپراتوریش خۆت نزیک بکەیتەوە. ناواش نییە هێلێن، ڕەنگە تا ڕادەیەک وا بێت، بەڵام لەم ڕۆژانەدا گومانم هەیە کە بابت زووسیش بناسێ. هەر بەو ڕادەکە تۆ ئەو دەبینی منیش دەیبینم. تەواوی بیرروهۆشی بووەتە ئەمپراتور، دیاری بۆ ئەمپراتور، پێشواز لە ئەمپراتور، داهاتوو بۆ ئەمپراتور، ڕابردوو لەگەڵ ئەمپراتور. هەر دەترسێ کە کاتێ ئەمپراتور لێرەدا بێت شتێک ڕوو بدات. ئەس خەزان منیش هەر بەم بۆنەوە هاتوومەتەیرە. پەرەپێدانی ناڕەزامەندی خەڵک ڕەنگە ئەوان ناچار بە کاردانەوە بکات. وتم تۆ هەروان نایەتە لای ئێمە. ئاتێنا، مەسەلەکە یەکجار گرنگە. من با دەزانم کە بابم ڕاوێژکارانێکی باشی نییە. ئەم هەموو کوشت و بڕ و بەندیخانەیە دەتوانێت حکوومەتی ئەو لەرزۆک بکات. تا کەی دەتوانێت مەسیحیەکان بکوژێ؟ ئەم مەسیحیانە خۆ تەواو نابن. تۆ دەبێت لەگەڵی قسە بکەی. بۆچی خۆت لەگەڵی قسە ناکەی؟ دەزانی کە نێوانی ئێمە زۆر خۆش نییە. بەڵام بەو چەشنە کە تۆ دەناسم، تۆ بێگومان دەتوانی ئەو ڕازی بکەی. ئەم کارانە بە قازانجی ئەو نییە. گومانم هەیە لەم هەلومەرجەدا ئەو گوێ بە قسەی هیچ کەس نادات. من نیگەرانی ئەوەم کە لە کاتی هاتنی ئیمپراتور بۆ فیلادلفیا ڕووداوێکی نالەبار بقەومێ یا بڕێ کەس سەربزێوی بکەن. ئەگەر وابێ ئێمە زەرەر دەکەین و ئەمە بە قازانجی بابم نییە.